دوای بایکۆتکردنی دەوام و ئەو فترەی کە مانگرت نەخێر دوو موچەمان وەرگرتووە دوای ئەوە، بەڵام ئێستا کە ئەبواە پێشی جەژن دابەش بکرایە، هی خوێندنی باڵا و شارەوانی دابەش نەکرا دواکەوت. ئێستش بڵین لە کاتی خۆی ئەگەر وەربگیرێ ئێستا مەوعیدێتی ماڵێکی ڕێکە، بەڵام ئیتر لەوە زیاتر دوا بکەوە ئیتر ئێمەش بایکۆتمان ڕاگەیاندووە. وڵی پەیاممان ئیتر نازانم ئایا ئەگا یان ناگەم حکوومەتە خۆ هیچ گوێیەکی نەماوە بۆ بیستن ئایا تاکەی یعنی لە هەولێر پێشی جەژن موچەیان وەرگرتووە هەر لەم سلێمانی و هەڵەبجەیە ئایا تاکەی موچە دوا ئەکەوێ خەڵک جەژن نیوەی دڵی خۆش بۆ نیوەکەی کەی لە چاوەڕوانی موچەیە ئێمە تا ڕۆژی عەرەفە شەر چاوەڕێی موچە بووین کە وەری بگرین، بەڵام تا ئەم دەقەش ئەڕۆم بۆ بەم قەرەڵێن پارە نییە بۆ خوێندنی باڵا کە خوێندنی باڵا ئەوەنە زیادە لا ببرێ باشتر نییە. ئێمە ئەوە دووهەم جارە هەر ئەم ساڵ بۆ موچەی مانگی سێ و ئەوەش مانگی شەش ینی بە کۆبوونەوە و بە مزاهرە و بە ڕێپێوان و بە چوونە سەربانق و بەو شێوازە ئێمە موچە وەرەگرین. ئێمە وەکو زانکۆی هەڵەبجە بەڕاستی داواکاریمان وەکو مامۆستایان وەکو مۆزەفەکانیش ئەوەیە یا ناومان لە لیستەکەی لە لیستی موچەیە پێش خرێت یا لە لیستەکە ماسڕنەوە، یعنی معقول نیە ئێمە ئەڵی دەرۆزەکەین ئەڵی سواڵەکەین موچە وەرەگرین ئا بۆ شێوازە ئەو کەسانی کە معنین بە هۆکاری ئەوەی کە ئێمە ئێستا کۆبووینەتەوە پێویستە بێنە سەر خەت بەڕاستی. بەڵێ ئێمە وەک دیارە لای بەڕێزیشتان ئاشکرایە و لای خەڵکی کوردستانیش ئاشکرایە کە ئێمە لە مانگی ئایارە بە ناچاریاتی نەسەر شەقامەوە بایکۆتی دەواممان کرد و خوێندنمان ڕاگرت لەبەرەوەی کەوا موچەکانمان نەدرابوو و ئەو کاتە دواتر موچەیەک و دوو موچەمان وەرگرە چەندە موچەکانی هیچیان لە کاتی خۆیان نەبوو، بەڵام دیسانەوە کە ئێستا لە مانگی حەوتەوە دەوام کۆتایی پێهاتوە دەوامی خوێندکاران تەماشاکەین هەمان کێشەمان بۆ دروست بووەتەوە لە ڕووی پێنەدانی موچەوە. ئێستاوە نزیکی 50 ڕۆژە ئێمە داوامەکەین بەڵام هیچ موچەیەکمان وەرنەگرتەوە تاوەکو ئێستا هیچ دڵنیاییەک نییە بۆ موچە و لە هەمووی خراپتر ئەوەیە کە لیستی تازەی موچە ڕاگەیەنرێ لە ڕۆژی یەکشەمەوە بەبێ حسابکردن بۆ ئێمە. گرفتەکەی ئێمە ئەوەیە کە هاوپیشەکانمان هاوکارەکانمان لە دوهۆک لە هەولێر لە ئیداری ئەو لاوا بڵین موچەی خۆیانیان وەرگرتووە بەبێ گرفت، بەڵام هەتاوەکو ئێستا چارەنووسی موچەکەی ئێمە دیار نییە، بۆیە ئێمە بە ناچاری ئەمڕۆ بڕیاری ئەومان داوەکەوا گردبوونەوە بکەین و ئەم گربوونەوانەمان بەردەوامە بێ هەتاوەکو کاتی دەسەڵات وەڵاممان هەیەەوە بە پێدانی موچەکانمان لە کاتی خۆیان و هەروە ئێمە گرفتێکی تریشمانەیە کە ئەوە گرفتێکە تقریباً 7 ساڵ ئێمە پێوەیە ناڵێ نێوش گرفتی بەرز نەکردنەوەی پلەکانمانە. ئێمە لە ضمنی داواکردنی موچەشە داوای بەرزکردنەوەی پلەکانمانەکەین.